بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت عزیزان خۆشحاڵم لە بەرنامەیەکتر پێتان شاد بووینێتەوە بۆ قسە و گفتوگۆ لەسەر بابەتێکی دیکە بکەین کەویش باس لە ژینگە و بارودۆخی ناو چاکسازیەکان هێرێمی کوردستان دەکەین بزانین تا چەندە ئایا ژینگی چاکسازیەکان لەبارە بۆەوەی کە سزا دراوە بەهۆی تاوانێکەوە دەتوانرێت لەم ژینگەی کە لە ئێستادا لەبارە یا گونجێنراوە بۆیان ئایا دەکرێت چاکسازی لەسەر ئەم سزا دراوە ئەنجام بدرێت و جارێکی دیکە چاکسازی تێدا بەدی بکرێت و بنێرێتەوە بۆ ناو کۆمەڵێک میوانی تایبەتمان دەبێت کەوانی ژێرەکە لا بەڕێزان یادگاری ئیسماعیل لێپرسراوی هۆبەی توێژەران لە چاکسازی گەورانی سلێمانی وەروەها بەڕێز کاردۆ ڕەزا بەڕێوەری پرۆژە لە ڕێکخراوی دیە چاردی وەروەها خات و گوڵستان سەعید ئەندامی لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان کە لە هەولێرەوە لەگەڵمانایە کاک یادگار زۆر سپاس بۆ دەرخەتەوە لە جەنابتەوە دەست پێ بکەین کە لەناو چاکسازیت لە ئێستادا بارودۆخی چاکسازیەکان یاریێمی کوردستان چیان لەبارە بۆی کە بڵین کەسێک کە بە تاوانێکەوە سزا دراوە کوشتنە مادەی بێهۆشکەرە بازرگانیکردنە تیرۆرە هەر مادەیەک لەمانە کە بڵین بەڵە دەتوانرێ ئەم کەسە بگەڕێنرێتەوە بۆ ناو کۆمەلگا لەو ڕۆ کە بڵێ چاکسازی تیا کراوە ئایا ئەسبابەکان چین و تا چەندە ژینگەکە لەبارە زۆر سپاس بۆ جەنابت و ڕێز و سڵام بۆ گوڵستان خان و بۆ کاکاردۆ لە ڕاستیە من دەمەوێت ئەوە بڵم کە بابەتی چاکسازیەکان لە هەرێمی کوردستانە زۆر ئەو کۆنە نییە ینی لە دوای ساڵی نزیکی 2000ەکان و دەستی بەکارەکانی کردو دامەزنێراوە بەگشتی لە هەرێمی کوردستانە لەم چەند ساڵی دواترە زۆر گرنگی پێدان بۆیان زیادی کردو ئەو ژینگەی کە ئێستا لەو چاکسازیەکان دامەنە گەر بە دیاریکراوی باسی سلێمانی بۆ بکەم بەدڵنیاییەوە ئێستا تا ئەندازەیە کۆمەڵێک کار و ڕێشتوێنی تایبەت گیراوەتە بەر لەگەڵ ئەو کەسانە کە بە هەر مادەیەکی یاسایی بێستا دراون هاتوونەتە نێو چاکسازیەکان بەڵام ئەگەر بڵی لە ئاستی پێویست و تموحی ئێمە نەخێر بەدڵنیایە و لەو شێوازە نیە چونکە بۆ نمونە هەر سادەترین شت تۆ ئێستا گرفتی بینات هەیە چاکسازی گەورانی سلێمانی شوێنی نزیکەی 900 سادراو ئێمە ئێستا 1275 سادراومان هەیە هەر لە شوێنی مانەوە تاکو هەر لەسەر ئوستافانەی کە بۆ ڕاهێنانەوەی ئەم کەسانە پێویستن چونکە بابەتی ڕاهێنانەوەی ئینسان کارێکی ئەوەندە ئاسان نیە ئێمە دایماڵی لە ڕووی سایکۆلۆژیەوە هەر کەسێک هەر توێژەرێک پێویستی بەوە هەیە کە 20 کەیسی لابێ 20 حاڵەتی لابێ ڕۆژانە کە بچێت سەردانیان بکات بزانێت بارودۆخیان چۆنە هۆکاری تاوانەکەی چی بووە پلانی سەلامەتی ئەم کەسە چۆنە پێداویستیەکانی چۆنە و چۆن پلانی ماوەی سزای بۆ دابدرێت بەڵام بەداخەوە لە کوردستانە ئەم شتانە زۆر لە ئاستی پێویستان نییە بۆ نمونە لە سلەیمانی ئێستا ئەگەر باسی ئەوت بۆ بکەم لە سادەترین گرفت ڕەنگە بابەتی توێژەرەکان بێت کە ئێمەسا بۆ 1275 سادرا و نزیکەی 10 توێژەی دەرونی کۆمەڵاتیمان هەیە کە لە کاتێکا پێی ستاندارد ئەبێت توێژەرێکی دەرونی کۆمەڵاتی 20 کەیسی لابێت کە ڕۆژانە سەردانیان بکات بۆ گوتم لە چێشە معاملەتەکان گوڵ ئەمە جگە لەوەی کەم و کوڕی لەو ستافانێتر کە بوونی هەیە بەڵام لەگەڵ ئەوانەشان من حتممە لە دواتر لە بەشی دوایی بەرنامەکە ئاماژەی پێدەم کە کۆمەڵێک خاڵی گرنگکراوە بۆ ڕاهێنانەوەی ئەم کەسانە چ بە هاوکاری بەڕێز بەڕێوەبەر و ستافە جیاوازەکان بەگشتی لە بەڕێوەبراتی گشتی و لە وەزارەت و لەسەر ئاسی دام و دەستگاکان بەگشتی کۆمەڵێک کار و پلانی تایبەتی کراوە بۆ ڕاهێنانەوەی ئەم کەسانە بۆ نێو کۆمەلگا بەڵام من دەمەوێت ئەوە بڵم کە ئێمە هەندێک جار ڕەنگە زۆر بە سادەی و بە سانایی لە بابەتی ڕاهێنانەوەی ئینسان تێگەشت بین ئێمە دایما ئەڵین کە مرۆڤ کاینێکی ئالۆزە ئەوەندە سادە نییە مەسەلەن خۆمە دوگمەیەک نییە پەنجەی پیا بنێ کە بڵێن ئەچێتەوە نێو کۆمەلگا ینی کەسێک کە ڕەفتارێکی شەڕەنگێزی هەبووە کە ئالوودەوە مادەی هۆشبەر کە بە هەر تاوانێک سادراوە ڕەنگە ساڵانێکی زۆر لە دەر لەسەر ئەم کارە بەرداوام بێت تۆ بتێ بە ساڵێک بە 2 ساڵ ئەم کەسە بە تەواوەتی ڕابێنێتەوە بە ناو کۆمەلگا بێگومان ئەمە پرۆسەیەکی هەمەلایەنە پێویستی بەکاری زۆرتر هەیە پێویستی بە هەڵمەتی هۆشیاری هەیە پێویستی بە پلانی زۆر جدی هەیە کە دابنێت کێستا بە خۆشحاڵی وەگوتن بەشێکی دانراوە بەڵام بەشێکی بێگومان لە ئاستی تەمەحودا و کارەکانی ئێمەیانە زۆر باشە دێنەوە سەر وردەکاریەکە بەڵام بزانم کاکاردۆ لێپرسراوی پرۆژە لە دیە چاردی کە ڕێکخراوێکە چەندین ساڵە ئەزمموی هێوکار لە دۆسیە جیاوازەکان دەکات کاکاردۆ پێشوی بینە سەر چاکسازیەکان ئایا زۆر جارگلەیی لە قۆناغی لێکۆڵینەوە دەکرێت بە تایبەتی لە راپۆرتەکانتانە لە دیە چاردی زۆر ئاماژتان بەوە کردووە ئەتوانین بڵین ئایا قۆناغی چاکسازی لەسەر سزادرا و تەنها لە خودی چاکسازیەکەی یا پێش چاکسازیەکەش کاریگەری هەیە ڕەنگە سزادراوێک یا تاوانبارێکە بێ لە قۆناغی لێکۆڵینەوە ورد و خاشکراوێ بە شێوازێک کە بەدە قۆناغی چاکسازیش نیێتەوە سەرخۆ کەواتە بزانم ئێوە کۆمنتان هەیە لەسەر قۆناغی پێش چاکسازی پێشەوەی کە بگاتە ناو چاکسازیەکانەوە دەستخۆش بێ کاک جەلال سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ کەناڵە بەڕێزەکەتان ئێمە لە ڕێکخراوی دیە چاردی ساڵانێکی زۆر وەکو جەناب ئاماژت پێگرت لە مەجای گرتن و گواستنەوە و چاکسازیەکانە کارمان کردووە لە مەجای مافی مرۆڤ ئەمە ڕێکخراوەکەمان هەر لە تایبەتە بواری مافی مرۆڤ لەو
بوارەیە کارمان کردو و زیاتریش لە بواری مافەکانی بەندکراوان و ڕاگیراوان و تۆمەتبارانە کە تەوەرێکی سەرەکی کارەکانمان بۆ ئێمە کارمان لەسەر کردو. هەروەکو جەنابە ئاماژەت پێکرد بێگومان زۆر جار ئەوەی کە چ لە راپۆرتەکانی ڕێکخراوە ناوخۆیەکانە ئەیبینی چ بە چاوی خۆمان کە کاتێکە چینە نێو چاکسازیەکان و نێو گرتوخانەکان ئەیبینین چ لە دوای ئازادبوون کەسێک کە ئازادە بێتە لای ئێمە چ لە راپۆرتە نێودەوڵەتەکانە ئاماژە هەیە بەوەی کە ئەشکەنجە هەیە لە هەرێمی کوردستانە و حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەمەی نەشاردوێتەوە لە دوایین خوێندنەوە بۆ ڕێکوتنامەی بەرەنگاربوونی ئەشکەنجە لە لیژنەی مافەکانی مرۆڤ لە نەتەوە گرتوەکان کە نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لەوێ ئامادە بۆ خۆی ئاماژەی بۆ حاڵەتە کردووە کە چەندین کەسیان بە دادگایی گەیاندووە و کە چەندین کەسیش دۆسی لەسەر کراوەتەوە لەسەربوونی لەسەر بانگەشەی ئەشکەنجە دیارە هەیە بۆیە دۆسیە کراوەتەوە لەوێ ئەوان باسێکن و بەشێکی تر لەو پلانی کە هەرێمی کوردستان دایناوە پلانی پاراستنی مافەکانی مرۆڤ کە حکوومەتی هەرێمی کوردستان لە مانگی ئەیلولی پارساڵ پەسەندی کردووە لە بەردەم کۆمەلگەی نێودەوڵەتی یا پابەندبوونی خۆی پێوە دەربڕیوە باشێک لەو پلانە ئاماژە بە ڕێگریکردن و بەرەنگاربوونەوەی ئەشکەنجاکە یعنی خۆی ئەمانە لە خۆیان هەمووی سلمێنەری ئەوەن کە بەڵێ ئەشکەنجە لە هەرێمی کوردستان هەیە ئەوە برادران لە کاگیادگار و ئەوان وەکو لایەنە دەرونیەکە باشتر ئەتوانن قسەی لەسەرکەن کەسێک کە بە قۆناغێکی ئەشکەنجەدانا تێپەڕ ئەبێت بەڕاستی زەحمەتە بە ئاسانی ببێتەوە بە ئینسانێکی ئاسایی بێتەوە ناو کۆمەلگا ئەمە جگەلەوەی کە خۆی کۆمەڵێک معاناتی هەیە خۆی کۆمەڵێک کێشەی هەیە خۆی کەسێکە کە بە تۆمەتێک تێوە گلاوە لەوانەیە جاری وایە تۆمەتەکە وانە بێت لەوانەیە لە نزیکەوە قسەی لەگەڵا بکرێت ڕاستە نایاسایەکی کرۆ بەڵام خۆی کۆمەڵی مبڕراتی کۆمەڵایەتی هەبێ بۆ ئەنجامدانی ئەو تاوانە یعنی ئەو کەسەکە بەم قۆناغە سەختەی لایەنی دەرونی و کۆمەڵایەتی و خێزانی و ئەوانەیە تێپەڕیوە ئاستەمە بێجارێکی تر بتەوێ پرۆگرامێکی چاکسازی لەسەر جێبەجێ بکەیت. زۆر باشە دێمەوەلاتان دەچمە هەولێر لای گوڵستان خان. گوڵستان خان دەمەوێت پرسیاری ئەوە بکەم لیژنەکەی ئێوە ڕەنگە یەکێک بێ لەو ناوەندانەی کە زۆر جار سزادراوان پەنای بۆ دەبن ڕەنگە جەهەتێک بێت کە زۆر دڵیان بێەوە خۆشە لەوەی کە سەردانیان بکەن لەوەی کە راپۆرتێکیان لەسەر بەرزکەنەوە لەوەی کە هەر گوێیان لێ بگرن و دەزانم ڕەنگە کاتژمێر کەم بێت تێپەڕێت و لەوەی کە ئەندامێکی لیژنەی مافی مرۆڤ لە چاکسازیەکانەوە پەیوەندی پێوە نەکرێت من دەمێ بزانم راپۆرتەکانی ئێوە لەسەر چاکسازیەکانی ناو هەرێمی کوردستان چە دۆک چە هەولێر چە سلێمانی چی تایە لەوەی کە ئێستا جێگەی ئەوە بێت کەسێک کە سزا بدرێ دڵخۆشی بێ بڵین لێرە دەتوانرێت جارێکی تر بگەڕێتەوە بۆ ناو کۆمەلگا لەوەی کە ئەم کەسا لە ناو دەرونی خۆیان چاکسازی تێدا ئەنجام درابێت بەهۆی ئەوەی کە ژینگەی چاکسازیەکە وای لێ کرد بێت. بەڵێ من سەرەتا سڵاوتان لێکم ئەم کاتتان باش دەستان خۆش بێ بۆ ئەنجامدانی ئەم بەرنمەیە زۆر پێم گرنگە هەندێک باس بکەین لەسەر ڕەوشی چاکسازیەکان لە هەرێمی کوردستان ئێمە دوا سەردانمان لە دوو هەفتە و سێ هەفتەی ڕابردوودا بوو کە چوینە سەردانی چاکسازی شاری دهۆک ژنان و مناڵان و دوایی چاکسازی گەوران پاشان سەردانی چاکسازی سلێمانیمان کرد لەوێش چاکسازی ژنان و مناڵان و چاکسازی گەورانمان بینی بۆیە من باسی ئاخر سەردان ئەەکەم مەبەستم لەوەیە باس لەوە بکەم ڕەوشی چاکسازیەکان دوجار کە ئێمە بینیمان چیمان بینی دیارە ژمارەیەکی زۆر سزادرا و لەناو ئەم چاکسازیانەدا هەیە کە هەر بیناکەی چاکسازیەکە بۆ خۆی ئیسیعابەی ئەوە ناکات کە ئەم قەرەباڵغێ زۆرەی تیابێت ینی کەواتە ئێمە خەلەلمان هەیە لەناو کۆمەلگای کوردەواری کە ڕێژەی تاوان زۆر بووە بۆیە سزادرا و ڕێژەکەی بەرزە ئەو چاکسازیانەی کە بۆ گەوران دروست کراون لە هەرێمی کوردستان بە پێی ستانداردی عالەمی بۆ 900 کەس دروست کراوە بۆ نمونە لە شاری دهۆک کە ئێمە سەردانمان کردووە دوجار 2400 کەسی تایە واتە دوو هێندەونی و خەڵک لە ناو چاکسازی دهۆکە هەیە جگە لەوەی لە شاری سلەیمانی کە بە هەمان حەجم دروست کراوە بۆ 900 کەسە لێرەش نزیکی 1200 بۆ 1300 کەسەیە کە ئەم ڕێژەیە جارێکی کە ئەمەش بەرزە ئەمە کاریگەری دروست ئەکا لەسەر ئەوەی کە فعلەن بیناکە یارمەتی دەرنیە بۆ ئەوەی کەسی سزادراو کە ئەچێتە چاکسازی ئەم بینایە یارمەتی بە چاکساز بێ چکە ئێمە زانین کە جۆری سزاکان تایبەتمەندی تیان نییە سزاکان تێکەڵ ئەکرێن ئەمە کاریگەری دروست ئەکا ئەگەر خەڵک بە کێشەیەکی زۆر بچکۆلەوە سزا درابێت و ڕۆشت بێتە ناو چاکسازی احتیمالی زۆرە
تووشی کێشە و گرفتی تر بێ ئەمە لە ڕووی قەرەباڵغی لە ڕووی ئەوەی کە ئەم چاکسازیانە ئایا ئەتوانن چاکسازی بکەن بۆ ئەو سزادراوانەی کە لەوێ زیندانی ئەکرێن یاخود سزادراون منەڵێم نەخێر ناتوانن بۆچی ناتوانن لەبەرەوەی ڕێژەی دەروونناس و ڕێژەی توێژەری دەرونی و کۆمەڵایەتی بە ئاستێک نییە ژمارەکەیان کە بەقەدەر ئەو قەرەباڵغێ بێ کە لەوێ هەیە بۆیە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بیر لەوە بکاتەوە ئەگەر ئێوێ چاکسازیەکان شوێنی چاکسازی بن بۆ سزادرا و بۆ کەسی سزادرا و کە بە جۆرێکی تر بۆ ناو کۆمەلگا بگەڕێنەوە کە سوودمەند بن بۆ کۆمەلگا ئەم چاکسازیانە ناتوان چاکسازی بکەن چونکە هێزی مرۆیی لە ناو چاکسازیەکان لە ڕووی دەرونی و کۆمەڵایەتیەوە بەقەدەر ئەو قەرەباڵغێ نییە کە لەوێ هەیە کەواتە ئەمە گرفتی دووهەمە جگە لەوەی کە ئێمە پێمان گرنگە ئەم چاکسازیانە ببنە قوتابخانەیەک بۆ ئەوەی کە ئەوەی پیشەیەک نازانێ پیشەوەر بێ و کات بەسەر بەرێ ئەوەی خوێندەواری نییە هەوڵبات ئاستەکانی خوێندن تەواو بکات هەرچەندە سەلوانێ ئەو کاکەی کە لای بەڕێستە کاگیادگار ئاماژە با بەوەی بڵێ چەنەها خەڵک لە چاکسازی ئێمە بڕوانامەی باڵای هێنا بەڵێ ڕاستەکە ئەمە چەنەها کەسماندی لەوێ بڕوانامەی باڵای هێنا بەڵام ئەم بوارە بۆ هەمویان نەڕەخساوە هاندان بۆ هەمویان نییە کە ڕێگە خۆشکەر بێ ئەوانە بتوانن لە ناو چاکسازیەکان مەسەلە ئاستی وشیاری خۆیان ئاستی خوێندەواریان یا ئەوانەی کە تەمەنێکیان هێشتا گەنجن پێویستیان بۆ هەیە ئەتوانن خوێندن بەردەوام بکەن و بڕوانامەی باڵا بێنن بتوانن ئەوە جێبەجێکەن بۆیە ئەمە گرفتە ئەمانە هەمووی گرفتن ئەوە جگەلەوەی کە ئێمە زانین کە جۆرێک ینی ئەو خەڵکانی کە لەوێن لە ڕووی داراییەوە هەموو ئەو خەڵکانن کە لە ئاستێکی دارایی خراپدان ئەم ئاستە داراییە خراپە کاریگەری کردوتە سەر ئەوەی ڕەوشی کۆمەڵایەتی ناو خێزانەکانی ئەم سزادراونە لە ڕەوشێکی زۆر خراپی داراییدایە ئەمانە گرفتی خێزانیان بۆ دروست بێ زۆرێک لەوانە لەگەڵ خێزانەکانیان جیابوونێتەوە زۆرێک لەوانە مناڵەکانیان کەوتونەتە سەر جادە و کەوتونەتە کۆڵانەکان هەندێکیان لە ناو خانە کۆمەڵاتیەکان مناڵەکانیان بەخێوەکرێ کەواتە ئەمە لە جیاتی ئەوەی چاکساز بکەین گرفتی تریش خوڵقاوە بۆ کۆمەڵگا گرفتی تر بۆ حکوومەت و پابندبوونی تر بۆ حکوومەت دروست بۆیە گرنگە ئێمە وەکو ئەم لیژنەی خۆمان هەرچەندە ئێمە پێمان گرنگ بوو دوا راپۆرتی خۆمان پاش ئەوە بێت کە بچین سەردانی چاکسازی هەولێریش بکەین هەردوو چاکسازیەکەی ئەوێش ببینین کە وعد وایە دوای جەژن کە تقریبان 20 ڕۆژێکی کە ئەکات 20 ڕۆژیش ناکات بەڵام بڵین 20 ڕۆژی کە ئێمە بڕۆین سەردانی ئەو چاکسازیش بکەین بۆی گوێ لەوانیش بگرین و گرفتەکانی ئەو چاکسازیانەش دوازانیاری وەرگرین بکەینە راپۆرتێک ئێمە داوا بکەین دانیشتنی تایبەتی پەرلەمانی لەسەر بکرێت بۆ ئەوەی دەستخەینە سەر گرفتەکان و هەموو ئەندامانی پەرلەمان لەبەرەوەی بەردەوام ڕاستە لیژنەی ئێمە لیژنەیەکی پەیوەندیدارە بە ڕەوشی چاکسازیەکانەوە بە پاراستنی مافی مرۆڤی چاکسازیەکانەوە بەڵام زۆربەی ئەوانەی لە چاکسازیەکانن پەیوەندیەکەن بە هەموو پەرلەمانتارانی کۆی فراکسیۆنەکانەوە بۆیە لەوانەیە زانیاری تریشە بێ لای پەرلەمانتارانی تر ئەوانش بتوانن ئەو راپۆرتە کە ئێمە ئامادەکەین دەوڵەمەنیکەن و ئێمە بتوانین ڕاستپاردەیەک بین بە حکوومەتی هەرێمی کوردستان بۆی ئەو ڕاستپاردانە بە هەند وەربگرن چارەسەری ڕەوشی ناو چاکسازیەکان بکەن. زۆر باشە خاتو گوڵستان هاندان چییە لەوەی کە سزادراوێک بۆی کە بچێت دەست بە خوێندنەکە بکە بۆی کە چاکساز بێ بۆی کە باش بێ نزیکی تاوانەکانی فێرکردنی تاوانەکانی تر نەبێتەوە چه هەندانێک هەیە بۆ ئەم چاکسازە بە تایبەتی لەوەی کە زۆر جار دەبیستین بە تایبەت ئەمڕۆ هەندێک لە پەرلەمانتارەکان ئاماژەیان پێکرد ئەوەی کە هەلێکی باش دەداتە چاو خودی سزادرا و لەوەی کە بە ئازادبوونی بە مەرج بەر ببێ بەڵام دەبینی هەندێکیانە مافیان لێ سنراوەتەوە ئایا هەندان چییە لەوەی کە لە چاکسازیەکانی ئێمەدا سزادرا و هانیەوەی پێ بدرێت لەوەی کە بچێ لە پرۆژەکانی چاکسازی ناو گرتوخانەکاندا بەشدار ببێت. من ئاماژەم داوتم ئەو قەرەباڵغێ زۆرەی ناو چاکسازیەکان لەوانەیە هەلی کار و ئەوەی کە ئێمە ناوی ئەنین چاکسازی و ئەوەی کە ناوی ئەنین خوێندن و ئاهێنانی بڕوانامە ئەم هەلەی بۆ هەمویان وەک یەک نەڕەخسان دەبێت لەبەرەوەی قەرەباڵغێکە زۆرە و هێزی مرۆیی بۆ ئیدارەدانی ئەم چاکسازیانە کەمە. یعنی ئەمە پێویستەکە خەڵکی تایبەتمەندی بۆ دابمەزرێ
پێویستەکە شوێنی فراوانتر و پرۆژەی پیشەیی گەورەتر هەبێت لە ناو چاکسازیەکان بۆی هیچ نەبێ ئەوانە هەم ڕۆژەکانی ژیانیانی تیا بەسەربرن هەم بتوانن داراییەکی سربەخۆ بۆ خۆیان و خانەوادە و خێزانەکانیان لە ناو چاکسازیەکە پەیدا بکەن و بتوانن بژێوی ژیانی خۆیان پەیدا بکەنەوەی خێزانەکان ئێستامانە بوون بە بارقورسی بەسەر خانەوادە و خێزانەکانیانەوە ئێستا زۆرێک لەوانە کە سوکاریان ناتوانێت لە ڕۆژی مواجهیان بکەن چکە پاریان پێ نییە بچن سەردانیان بکەن ئێمە زۆرێک لەوانە نامەمان لێ وەرگرتن ئەم هەفتەی ڕابردۆ کە چوینە چاکسازی سلەیمانی هەموو ئەو نامانە کە خوێنمەوە بەشێکی زۆریان لە باز لە ڕۆژی خراپی داراییانەکەن باز لەواکەن کە ناتوان لە ناو چاکسازیە هەلی کار بۆ هەمویان وەکو یەک بڕەخسێ ناتوانن سوود وەرگرن لەو وەرشانەی کە لە ناو چاکسازیدا هەیە لە هەموو ڕوویەکەەوە بۆ پیشەوەران بۆ خوێندن بۆ هەلی کار کەواتە ئەمە گرفتی گەورەی ئەمە سەرڕای ئەوەی کە جەنابەت ئاماژەدا بە ئیفراجی شەرتی کە یەکێکە لەو گرفتانەی تر کە ئەبێ ئیفراجی شەرتی کە مافێکی یاسایی خەڵکە هەندێک لەو مادانە بەس بە قەرارێکی ئەنجومەنی دادوەری ڕاگیرە ئەگینا هیچ یاسایەک نییە بە هەندێک لەو مادانە بڕیاری لێ بدرێت کە ئیفراجی شەرتیان بۆ نەکرێ بۆیە ئەمە گرنگە بەڕاستی ئێمە وەکو لیژنەی کاروباری کۆمەڵایەتی و مافی مرۆڤ یعنی لە بەرنامەماندا سەردانی ئەنجومەنی دادوەری بکەین سەردانی داواکاری گشتی بکەین و ئەو دەستگا پەیوەندیدارە دادوەریانەی کە گرنگە ئێمە بیان بینین بۆ ئەوەی ئێمە بتوانین ئەم گرفتانە چارەسەرکەین ئەوە جگەلەوەی کە وەک وتم پێویستەکات ئێمە هەوڵی ئەوە بین کە جۆرێکی کە سزا پێڕۆ بکرێت کە سزای جێگرەوەیە بۆ ئەوەی ئەو سزا جێگرەوەیە هەندێک مادە هەیە بۆ نمونە خەڵک تووشی حادیسەی سیارێک ئەبێت ئەنێم حادیسەی سیارێت چ پێویستەکە ئەمە جارێکی کە بچێتە ناو چاکسازیەکان لە چیا چاکساز بێت یعنی ئەمە هەر پێویست ناکە بیخەیتە ناو شوێنێک چاکسازی بێت ئەمە پێویستی بەوە هەیە تۆ لە جیاتی ئەوەی کە هەڵەیەکی مروری کردووە لە جیاتی ئەوەی تووشی هەڵەیەکی نایاسایی مروری بۆ لەسەر شەقام ئەمە تۆ بێنی سزایکی جێگرەوەی بێ بۆی ئەو هەموو قەرەباڵغێ زۆری لەوەیە کە پێویستی بە چاکسازی نییە ئەو مادانە تۆ بتوانی ئەمانە لە دەرەوەی بڵین چاکسازیەکان سوود هەم لە تواناکانیان وەربگری هەم بتوانیت بە سزایکی جێگرەوە حەقی ئەو پێشێلکاری یاسایی لێ بکەیتەوە بۆیە ئێمە یعنی کۆمەڵێک ڕێوشێن هەیە کە ئەبێ بگرینە بەر پێویستمان بە هەموو دەستگا پەیوەندیدارەکانە چ چاکسازیەکان خۆیان ئەو نوێنەرانی کە ڕۆڵێک ئەبینن بۆ دەروونزانی و بۆ توێژەری کۆمەڵاتی لە ناو چاکسازیەکان چه بەشی یاسایەکانیان و هەروەها ئەنجومەنی دادوەری و داواکاری گشتی و ئێمە ئەبێ بەڕێوەبەرایەتی گشتی چاکسازیەکان و دواتریش ئەگەر پێویست بکە کە ئەو دانیشتەی پەرلەمان بکرێ ئەبێ بەڕێز وەزیری کاروباری کۆمەڵایەتی بێتە سەرخەت لەگەڵ دەستەی مافی مرۆڤ بۆی ئێمە بتوانین بە هەمومان حلێکی ئەو ڕەوشە بکەین کە لە ناو چاکسازیەکان یاریمی کوردستانایە زۆر باشە دوایی دێمە وڵات بۆی کە بزانین ڕەوشەکە ئایا تەنها لە دەستی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی و دەستەی مافی مرۆڤ یاخۆتەوانی دیکە کێن کە دەبێت دەستبار و هاوکار من بۆ چارەسەرکردنی ژینگەی ناو چاکسازیەکان کە یادگار دیارە ڕاکانتان نزیکە لە یەکەوە یا هەر یەک ڕاتان هەیە هەمووی قەرەباڵقی زیندانیەکە چاکسازیەکانە و توێژەرەکان کەمە ڕەنگە لەبەرم کەمیە و لەبەر کەمی بینا و زۆری سزادرا و دەرفەتی چاکسازی بە هەموو یەکسان دابش نەکرێت بەڵام من دەمەوێت ئەوە بپرسم ئایا سزادرا و هەیە خۆی هیچ شتێک نەبێ هانی بدا بۆی کە بەشدار بێت لە چالاکیەکانە لەو چالاکی کە جارێکی دیکە واش نادەکاتەوە بە ژیانی ئاسایی لەوەی کە لە دەرەوە چۆن بۆ لەوێ ژوابێت من نەمەوێت ئەوە بڵێم کە ئێمە سزادرا هەر لە سەرتاوە کە دێتە نێو چاکسازی بێگومان فۆرمێکی پێشوازی بۆ پڕکرێتەوە لەوەیە پلانی ماوەی سزاکە دەستنیشانەکرێ کە بزانن توانە و لێهاتووی پسپۆڕی ئەم کەسە شارەزای ئەم کەسە لە چ بەشێکە دواوێت کە بەپی مادە یاساییەکانیان پۆڵێ نەکرێت ناو بەشەکانە ئیتر لەوە توێژەرەکان ستافی هێزی جێبەجێکردن کار لەسەر دۆزینەوەی تواناکانی ئەو کەساکەن کە بزانن چۆنە بۆی ئەو ماوەی کە لەوێدا بزانن چۆن بەڕێدەکرێت 6 مانگە ساڵێکە 10 ساڵە 5 ساڵە هەر چۆنێکە کەسی خۆی شارەزای هەبێ کوردەواڵی خێر علاخێرەوە هیچ دەرفەتی کاری بۆ ڕەخساوە بە بێگومان بە شێوازێکی دادپەروەرانە لەوەی کە بۆ نمونە ئێستا من ئەگەر بە نزیکەی ئامارەکرد بە نزیکەی 250 کەس دەسادراوەکان ئێستا سەرقاڵن بەکارکردنەوە بەشێکەیە بۆ نمونە بەشی وەشەمان هەیە کاکاردۆوان ڕەنگە بەشێکی زۆریان بینیوە کە خەڵکێکی زۆر لە سادراوەکان فێری خەیاتی بۆ با بڵێن فێری کاری چنین و ئەوە بۆ فێری دارتاشی بۆ زۆر کار و پیشی دەزڕەنجینی کە نزیکەی 50-60 کەس لەمێوەکو جۆرێک لە ڕیهابیلیتیشن ڕاهێنانەوە لەمەیە کارەکە چونکە هەر خۆی سەرقاڵکردن جگەلەوەی کە ئابێتە جۆرێک لە دۆزینەوەی سەرچاوی دارایی بۆ خودی کەسەکە بۆ خێزانەکەی جۆرێکیشە لە ڕاهێنانەوە بێگومان
و بوون بە خاوەن پیشە خەڵکمان هەبوو زۆر ئێستا لەو کەسانی کە من باسم کرد لە دەرەوەستا شوێن و مەکانی خۆی هەیە من ڕۆژانە ئەیبینم یا خۆت ئێمە هەبیرمان نەچێت کە گوڵستان خانش بێگومان ئەزانێت کە زۆربەی کاروبارەکانی نێو چاکسازی ئێستا لە ڕێی زیندانیەکانەوە وەکو جۆرێک لە ڕاهێنان لە پیشەیی بوون بەبوون لە مەطعەمە نانەوەیە زۆربەی زۆری بەشەکان لە ڕێگەی سادراوەکانەوە بەڕێواکرێ هەتا تەنانەت باخ و باخات و ئەمانە هەمووی لە ڕێگەی سادراوەکانەوەیە وەکاری دەزڕەنگەی کەوەکوتم خوێندن ئێستا بن بە خۆشحاڵیەوە نزیکەی ساڵانە بە نزیکەی 200 قوتابیمان هەیە کە لە هەم لە قۆناغی بنەڕەتی هەم لە قۆناغی ئامادەیشمان هەیە قوتابیمان هەبوو قوتابی زانکۆیە ئەم ساڵ دووسێ قوتابی زانکۆمان هەبوو کە بە خۆشحاڵیەوە ئێمە تەنسیقمان بۆ کردوون لەگەڵ زانکۆکانە لەوێ بە ئۆنلاین بە ئەلکترۆنی امتحانەکانیان کردو مامۆستاکان هاتوونە ئەوێ بە هاوکاری بەڕێوەبەر و بەڕێوەبەراتی گشتی بەگشتی ئەو فرسەتان بۆ ڕەخساوە کەواتامێت ئەوە بڵم کە دەرفەتی کارکردن ڕەخساوە بەڵام ڕەنگەر ئاسی پێویستانە بێت جگەلەوەی کە باسم لێوە کرد بۆ منە بەشی وەشەیە بەشی وەرزش و ڕاضەیە بەشی باخەوانیەکانە لە ناو دەستانەگرێ چۆن ئەو لۆدە زۆرەی لە سزادرا بەدڵنیاییەوە بەدڵنیایەوە لە شوێت ئێمە 1275 کەس سێلا بێ لە شوێ ئێسا منەگە 200 کەسمان لا بۆ حساب و کتابێکی تر بوو یا ئەگەر ستافەکە زۆرتر بووە ئەتوانرا پلانێکی هەمەلان بەشتدامرێ بۆ ئەمانە تێکەڵی بۆ منەوەی گوڵستان خان ئاماژێ پێکرد نمونەیەکی جوانیانەوە کەسێک بۆی سەرپێچیەکی دامێکی کردووە باشە سزایەک وەرەگرێ دێت تێکەڵی تلیاکەکە بێت تێکەڵی ئەویترە بێ بۆ نمونە تێکەڵی تاوانەکانی ترە بێت ئەمە تا چەندە بەڵێ مەگەر وەکو حاڵەت شتێکی وا بێ نازانم زانێرەکانی گوڵستان خان لە کوێ هاتووە بەڵام منە گەر باسی سلێمانی بۆ کەم بەرپرسم لە چاکسازی سلێمانی هەر هەفتەی ڕابردوو گوڵستان خان خۆیان لێ بوون فرسەتی ئەوە نەبوو لەگەڵیان ئەگەر بۆ دڕۆنکەمەوە کاک جەلال بەڵێ من لە بیداتی شاوتم کە بەپێی مادە یاسایەکان پۆڵێن کراون ینی بە ئەستەما گەر مادەیەکی مروری لەگەڵ مخدراتەکان لە تێکەڵکرا ئەسڵەن لەم کاتێک ئێستا من قسەی تیاکەم دوو ڕاڕەوی تایبەت جاکراوەتەوە بۆ وانی کە مادەی هۆشبرن هەم بە ئالوودەبوو هەم بازرگانی کردن مادەی تیرۆر بەجیا مادە ئەخلاقەکان بەجیا مادەی دزیە چوزام هەرێک لەوانە بەڵام ئەوەی گرفتێکە کە زۆر سەرچێ بڵمێشێک لەوانە سیستای سێدارێ نزیکەی 150 کەسمان هەیە کە بەداخەوە کاکردو قانونی باشتر زانە گوڵستان خانش چارەنووسیان ناڕوونە ماوەی ساڵانەکە هەرێمی کوردستان بۆیە کە بەشداری لە هەندێک ڕێکەوتن نامە کردو لە مەسائلی مافی مرۆڤ ئەم سزایە بە معەڵەقی ماوەتەوە نەک خۆیان خانەوادەکانیشان بۆیە بە ناچاری ئەوان کە لە پرۆگرامی ئیسلاحیشانی لەو سیستمی ساڵی 2000 کاری پێکرد لەوەش ئەوان باسیێن لێوە نەکراوە ناچار بووین لەسەر ئاستی پلانی مەترسی تەوزیعاتی ئەم کەسانە کراوە هەردوو کەس خستوماتە ڕاڕەوێکەوە یا تیرۆرەکان لەبەر هەندێک مەسائلی فکری و مەسائلی ئەمنی ئەوانش دابشکراون بە هەندێک شوێنی تایبەتە ناو ڕاڕەوەکانە بەڵام بە شێوازێکی گشتی ئەوە نییە مادەکان هەمووی تێکەڵ بوو بێت لە ڕاڕەوەکە مەسەلەن دەکەسی تیا بە هەرێکان مادێکی قانونی بە کاکاردووە زانێ خۆی جاکراوەتەوە پۆلێنکاری کراوە لەم بەشانە بەڵام ئومێ دەکەم کە ئەوەم بیر هاتەوە گوتم یشێک لە گرفتەکان بابەتی سای لە سێدارەیە گوڵستان خان بۆ خۆی باش ئەزانێ ئەوان کە بەداخەوە تا ئێستا بابەتە بە معەڵەقی ماوەتەوە لێبوردنی گشتی دەرەچێت مەسیری ئەمان هەر ناڕوونە باسی لێبوردنە مەسیری ئەمان ناڕوونە لە ناو چاکسازیەکەشان ناتوانانی وەکو پێویست لەگەڵ ئەمانەیە کار بکەیت چونکە لە ناو نیزامەکەیە باسی ئیسلاحی ئەمان نکراوە یعنی ئاسانی تو کەسێک ئاسی مەترسی ئەوەندە بەرز بێ سزای لە سێدارە سێ سزای لە سێدارە دەکە خەڵکی زۆر باشیان تیا یعنی خۆ ئینسانی ماڵی معەڕەزە بۆی کە تووشی تاوانێک شتێک بێمە باسی و سابقەیە ناکەین باوەڕکەمە زۆرجار هەلیان ناپرسین مادەکەت چێ لەسەر چی ژیرایی بووی ئەو باگراوندە لا ئێمە دروست نەبێ ئێمە بە عەقڵە ئینسانیەکە لە مەسائلی مافی مرۆڤ ئێمە ئیشان لەگەڵا بکەن کاریان لەگەڵا بکەین ئەوەی کە لای ئێمە زۆر چانس و فرسەتیان پێدرێەوە گوتم لەسەر ئەساسی هەڵسوکەوت و ڕەفتارەکانیانە لەسەر ئەساسی ماوەی حکومەکانە کە ماوەی حکومەکان کەم بێ باشتر فرسەتی کاریان بۆ ڕەخسێ و لەسەر ئەوەی کە بیرم چوو باسی ئەوە بکەم لە ناو وەرشە ئەوانە بۆ من لە کتێبخانەکە ئێمە تا ئێستا نزیکەی زادراو هەبووە 35 کتێبیان نووسیوە کتێبخانەیەکمانە 1000 کتێبی تیا ڕۆژانە بە بەردەوامی 40 بۆ 50 کەس لەویە سیمینارات و محاضرات لەوەی کە بیر لە تاوان نکاتەوە بیر لە سزای تر ینی تاوانی تر و فێربوون لە تاوانەکانی تر نکاتەوە یا ڕەنگە سزادرا هەبێ بڵێ چیم دەستەکەوێت خۆ من هەر دەبێ 15 ساڵەکە 10 ساڵەکە 7 ساڵەکە لە ژوورەوە بم چیم دەستەکەوێت لەمە ئایا سزادراو هەیە وا بیر بکاتەوە بۆی کە بزانم هاندان چییە لەوەی کە بێتە ناو پرۆژەکەتانەوە ئەزانی بەدەستی خۆیەتی بەشداری بکە ئەم شتانی کە من باسم کرد ڕەنگە بەدیریان نەبێت ئاسانێ بەدیری ئەوە نیە بۆ مەگە جەنات پێم بڵێ بەدیری ئەوە چی ینی کەسێک کە مشارەکە نەکا لە پرۆژەیەکی خوێندنەوەی کتێبا لە خولێکی سەرتاشین کە کراوەتەوە لە خولێکی کۆمپیوتەرە کە ئەمانە بە بەردەوامی هێنەوە چاکسازیەکانە ئەگەر ئەمانەکە کە خۆشیان زۆر جاڵن بۆ مەسایی دەچون بە مەرجەکەشیان سوودیانێت تۆ کەسێک لە شوێ هاتووە کارپاڵیاوە تۆ لە ماوەی 5 ساڵی چی نەکردووە لەکوێ بەشداری لە 5-6 پرۆژەیە کرد بێ قۆناغێکی خوێندنی بڕی و ئەمانە هەمووی کاریگەریان هەیە ئیجباری نییە بەڵام زۆر جار ئێمە توێژەرەکان ستافی هێزی جێبەجێکردن بە شێوازێکی گشتی
زۆرجار لە سیمینار و مەحاضەرەکانە تەنانەت خودی ڕێکخراوەکانیش ئەو بەرچاوڕوونیان پێدرێت کە تۆ هەر لێرەی کاتەکەت ئەڕوا با کاتەکەت بە شتێکی بەسوودەوە بڕوە ئێمە ئازانین کە زیندان ناڕەحەتە معاناتی هەیە هەر خۆی نییە هەیە ماڵ و مناڵ و کەس و کار و خانەوادە و زۆر گرفتی دیگەی بەدوا خۆی داهێناوە بەڵام بەدیلی ئەم شتانە نییە ئێمە بەپی ئەو یاسانەشکەیە بەداخەوە یەک خاڵەگە لە کۆتایەوە بڵم پێشێ بچینە سەرشتی تر یەکێک لە گرفتەکانە بابەتی یاسای گوڵستانخان نەزانم کاکادۆش قانونی یاسای ژمارە 1 ساڵی 2020 کە منزیکەی 2 ساڵە تا ئێستا لە 50 مادەی یاساکە هێشتا هیچی لێ جێبەجێ نەکراوەتوانم بڵم ئەگەر ئەمە بووە لانی کەم ئەتوانین زۆرێک لە ڕەوشی چاکسازەکان گۆڕانکاری جدی بەسەر هات بۆ لە مەسایلی ئالوودەبوون و ئەوانەی کە مادەی هۆشبەرن ئێستا ئەمە 300 کەسمان هەیە لە کوێ لای ئێمە بن لەو شێواز و ناڕەحەتی کە هەیە هەندێک شتیان لەگەڵا کرێ بەڵام لە شوێوی کە لە سنتەرێکی دەرونیا بن لە پارێزگاکانە بە پێم یاسای باسی لەوە کراوە دۆزێ بۆ ئومێ دەکەم کە کار لەسەر ئەم یاسایە بکرێ پەرلەمان نەمخولێ ئەگەر کاتما بێ ملانە سیاسەکان بهێڵێت لەسەر ئەم بابەتش تۆزەکەن گاڵکانە کاکاردۆ سپاس دەکەم دووبارە دەمەوێت بزانم کۆمنتی ئێوە چییە لەسەر ژینگەی ناو چاکسازیەکان بەئێستا لەگەڵ ئێوە یابێن ئایا بەڕاستی دەستکەوت هەیە بۆ یەکێک کە سزا دراوە بێ و لە ناو چاکسازیەکاندا بێ لەوەی کە بڵێ ئەمەم دەستکەوت اینجا هاتمە دەرەوە لە سزاکەم پاک بوومەوە ئەزانی چۆنە کاک جەلال بەڕاستی هەرۆکو کاگیادگاریش پێشتر ئاماژەی پێکرد پرۆسەی چاکسازی و مەسلەی چاکسازی لەم ساڵانی دواییە ئەتوانم بڵێم لە دوای پرۆسەی ئازادکردنی عێراقەوە کە لە هەرێمی کوردستانە و لە عێراقی شاسەری هەڵا ئەگینا پێش ئەوە و ئێستش خەڵک هەروە ڕاهاتوو بە چاکسازی ئەڵێ سجن یعنی خەڵک وا تێگەشتووەگە تۆ کەسێک تاوانێکە کا کەسێت بە کردەیەکی نایاسایی سزا ئەدرێ ئەچێتە ئەو شوێنە لە سجنادا ئەنرێت و مع احترامات يعني هەندێک کەس ڕەئی وایە ئەبێ لە سجنا بڕزێندێ يعني زۆر کە جوابی دەکاتەوە کە لە سجن چیان لێکن خۆ ئەمانە چێشتیانێنێ و خەڵەوەگرێن ینی تێگەشتنی کۆمەلگەی ئێمە بەداخەوە ئەمە وەکو لایەنە کللتوریەکەی لە کۆمەلگەی ئێمە تێگەشتنی ئێمە بۆ چاکسازی و پرۆسی چاکسازی و بندکردن تێگەشتنێکی زۆر هەڵەیە کە هاتووە بەداخەوە ئەمە لە کللتوری بەعسەوە هاتوو بۆمان و لەگەڵ ئەوەشە زۆر بەداخەوە ئەڵم نە لە ئەولەویەتی کاری حکوومەتەکان بووە لە دوای ساڵی نەوەیەکەوە نە لە ئەولەویەتی کاری حیزبە سیاسەکان بووە کەسیان گرنگیان بەم مەجالە نەیەوە کەسیان گرنگیان بەم بوارە نەیەوە بەڵگەش بۆ ئەمە هەتا ئێستا ئێمە یاسایەکمان نییە بۆ ڕێخستنی چاکسازەکانی هەرێمی کوردستان کە لە عێراق و بڵێن لە وەسەط و باشووری عێراقا یاسای تایبەتمان هەیە بۆ ڕێخستنی چاکسازەکان و لە دەستوری عێراقی شاکە هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق لە دەستوری عێراقیا ئاماژە بۆ گراوە کە نابێ هیچ کەسێک لە شوێنەکە بند بکرێت کە بۆ چاکسازی دانرابێت لە فەقرێکی تیا باسی ئەوەکە مەسلەی چاکسازەکان ئەبێ بە یاسایەک ڕێک بخرێت یان تا ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان ئەم یاسایەمان نییە ئەوەی کە هەیە نیظامی ژمارەیەکی ساڵی 2010 ئەوەی کە لە چاکسازەکانە ئیشی پێکرێ کە نیظامێکی بەداخەوە بۆ سەردەمی خۆی لەوانەیە تا ڕادێ باش بێ بەڵام بۆ ئێستا زۆر کرچ و کاڵە لەبەرەوەی کۆمەلگە پێشک کەوتووە کۆمەلگە 2010 لەگەڵ ئێستا زۆر جیاوازە کاکە 2010 ئەتوانم بڵێم ئامێرە ئەلکترۆنیەکان لە سەرەتای دروستبوونیا بووە هەندێک تاوان هەر تەشکیل نەبووە ئێستا کۆمەڵێک تاوان هەیە بە ئامێرە ئەلکترۆنیەکانەکرێ بەلایانی کەمەوە بەلایانی کەمەلانێ لە هەرێمی کوردستانە 500 کەس بۆ 600 کەس لەسەر ئەو تاوانانە سزادرابن کە بە ئامێرە ئەلکترۆنیەکانەکرێت کە لە 2010 ئەمە نەبووە و وردە ئێمە بەرەو زیاتر بەرەو پێشکەوتنی شەڕۆین بۆ نمونە مەسلەی دراوە ئەلکترۆنیەکان ئێستا هاتوۆتە ناوە ماوەیەکی تر وای لێ لەوانەیە خەڵک لەسەر ئەم دراوە ئەلکترۆنیانە دەستگیر بکرێت یعنی نابێ ئێمە دانیشین بڵین تاوان بن بڕەکەین لە کۆمەلگایە تاوان بە هیچ شێوەیە لە هیچ کۆمەلگایەکە بن بڕناکرێت بەعکسەوە لەگەڵ پێشکەوتنەکانی کۆمەلگا و لەگەڵ پێشکەوتنەکانی مرۆڤایەتیە تاوان پێشەکەوێ و چاکسازیەکانیش پڕتر ئەبن ئەو شوێنانی کە دانراوە بۆ بەسەربردننی ئەو سزایی کە لە دادگاکانە درێ پڕتر ئەبن من یەک خاڵی تر ئەمەوێ زۆر گرنگە ڕوونی بکەمەوە بەداخەوە یعنی ئەو کەسانی کە ئەچنە چاکسازی ئەگەر چاکساز نەبن بەڕاستی ئەمە بەهادەردانێکی زۆر ڕوونی سامانی ئەم نیشتیمانەیە چونکە بۆ ئێمە کەسێک لەسەر تاوانێک تۆمەتێکی ئاراستاکرێ تۆ پۆلیسی پێوە سەرقاڵەکەی دادگای پێوە سەرقاڵەکەی پارێزەری پێوە سەرقاڵەکەی بەلایانی کەمەوە هەر کەیسێک لە دادگایە 6 مانگ بۆ ساڵێکەوە تا یەکلاییە بێتەوە وەزارەتی تری پێوە سەرقاڵەکەی ئەمە تۆ بەداتاکە بووکا کردوڵە هەر کەسێک 50 کەس بەخۆیەوە سەرقاڵەکە یانی هەر سزادرا یعنی مە زۆر بەسادی ئەم شتا بینی ینی تۆ ئەم کەسەکە سزا ئەدرێ آخر قۆناغی ئەوە تۆ یاسایەکی جوانیشە هەبێ محکمەیەکی عادلیشە هەبێ ئەگەر لە چاکسازی ئەم کەسە چاکساز نەکرێ بەڕاستی وەکو کوردەوارێڵێ ڕێسەکە دەبێتەوە بەخوری یعنی ئەو پارەی کە سەرف کردووە لە موچەی دادوەرە لە پارەی پارێزەرە لە موچەی فەرمانبەری دادگا لە موچەی
پۆلیسە لە کاکە خەڵک هەیە لە قەڵازی و ڕانیەوە لە سۆرانەوە ئەبێ ڕۆژانە بۆ محکەمەکەی بهێنرێتە محکەمەی سلێمانی ئێمە چەنە بەنزینەوێت چەنە چاودێریەوێت چەنە ئێستا ئەمرێکی واقع هەیە باشە کاگیادگاریش و گوڵستان خانیش باسییان کرد لەوەی کە چاکسازیەکان سزادراوی زۆری تایە زیاتر لە ستانداردی خۆی ئایا لەم کاتەشە زۆر جار دوو ڕێگاگیرێتە بەر یەکیان لێ کاکە با لێبوردنێک دەربکەین یەکێکی دیکەشیان کاکە ئەڵێ ئەرکی حکوومەتە دەوێت بەشەکان جیا بکاتەوە باش ئێستا هیچ کامیان نین چی بکرێ لە ئێستەوە کاری بۆ بکرێ بۆ 2 ساڵی تر یا لێبوردن تا چەندە چارەسەر دائیدەن ئەوانەی کە بەڕێزت باست کرد بەڕاستی لێبوردن بەو شێوە عیشوایی کە لەمەوە پێشکراوە بەڕاستی هیچ چارەسەر نییە و کاگیادگار باشترە زانێ زۆر کەسان هەیە کە بە لێبوردنی گشتی ئازاد کراون دوای ئەوە گەڕاوەتەوە سەر هەمان تاوانیا گەڕاوەتەوە سەر تاوانێکی قورس ڕەنگە حساب بۆ تقریری چاکسازیەکەشی نەکرات بەڕاستی لێبوردن من ناڵم لێبوردن نەبێ بە پێ ڕێکەوتن نامە نێودەوڵەتەکان بە پێی هەموو پرەنسیپە نێودەوڵەتەکان لێبوردن یەکێکە لەو ڕێگەیانەی کە بەکار ئەهێنرێت بۆ چاکسازبوونی کەسێک کاتێک کەسێک کە سزا ئەدرێ لەبەرچی هەدەفەکە چی هەدەفەکە ئەوەیە کەسێک کە سزا ئەدرێ بە 15 ساڵ زیندان بندکردن لە چاکسازیەکە دانرێ ئەم کەسە لەوە چێ 7 ساڵ 8 ساڵ 10 ساڵی تێپەڕانوە ئەم کەسە چاکساز بوو یعنی ئەگە لێبوردنێک دەرچێ بە مەرج جیای بکاتەوە ئەو کەسانەی کە چاکساز بوون بۆ نمونە لەسەر بنەمای راپۆرتی توێژەرەکان بێت ئەم کەسانە بەر لێبوردنە گشتێکە بکەون نەک لێبوردنێکی گشتی دەرچێت بڵێ ئەوەی تەنەزولی هەیە بەر لێبوردنەکەوێ ئەوە یەکێکی تر لە چارەسەرەکان بۆ نمونە بوونی سزا جێگرەوەکان ئێمە بۆچی کاکە هەر کەسێک تاوانێکە کات هەیە تاوانێک بەیانی بە خەتە تاوانێکەکە ئەو تاوانانێک کە بە هەڵە ئەنجامەدرێ بۆچی بین لە چاکسازی داینێن و مەصرفی تیا بکەین و نەوەڵا لە باتی بادی ڕقوباتی بەدی لە باتیەوە بێنین باخچێکی ئاوای پێ پاک بکەینەوە لە باتیەوە بێنی لە چوزانم لە شوێنێکا لە شوێنی ئەوەی کە پێ وڵاتانە هەیە کاکە کۆماری ئسلامیێرانە هەیە لە هەموو وڵات سەرکار و بەشەوێتەوە بخرێتە سەرکار بخرێتە شوێنێک لە شوێنێک هەنێک ڕێوشێنی تر هەیە بۆ ئەوەی کە چاودێری ئەم کەسانە بکرێت نەخرێنە چاکسازی کاکە ئێمە یعنی بەڕاستی چاکسازی بە شوێنە تێگەشتون هەر کەسێ دەستگیر کرا و سزادرا یەکسەر بچێتە ئەوێ و خۆ چاکسازی ئەمە قۆری سیحری نییە بڵێ کابرا یەکسەر هاتە لای ئێمە چاکێکینەوە بەداخەوە یعنی لەگەڵ ڕێزمە کارمەندەکانی لە هەموو چاکسازەکان ئێمە وەکو ڕێکخراوەکەمان لە هەموو هەرێمی کوردستان کارمان کردووە ئەو کارمەندە بەڕێزانە چ لە توێژەرەکان چ بەڕێوبەرەکان چ لە پاسەوانە بەڕێزەکان ئەوانەی کە ئێمە بینیومانن یعنی کەسانی زۆر دڵسۆزی تیابووە توانە بڵم لە ساانەوە پێنجیان کەسی دڵسۆز بوون ئەگەر لەسەر ئاستی تاک هەبێ کەسێکی نابەرپرس بێت و بە شێوەیەکی نابەرپرسانە تەعامل بکە بەڵام ئەم کەسە با کەسێکی دڵسۆزیش بێ با کاگیادگار توێژەرێکی زۆر سەرکەوتوو بێ بەڵام کە تۆ سیستمی نەبێ پرۆگرامێکی وای نەبێ کاری لەسەر بکات پارەی لە بەردەستانە بێ چوزانم بینای لە بەردەستانە بێ ناتوانێت چاکسازی هیچ کەسێک بکا لەوەیە زۆر باشە گوڵستان خان دێمە لای جەناب دوایین پرسیارە من دەمەوێت بزانم لە ئێستا ڕێگە چارەسەرەکان چین وەکەوەی کە کاکاردۆشم وت باز لەوە کرێ با لێبوردنی گشتی بێ باز لەوە کرێ بەشەکان جیا بکرێتەوە و حکوومەت هێرێمی کوردستان خۆی بیخاتەوە لێوێتی کاریەوە قسەیەکی تر دەکرێت لەوەی کە ڕەنگە گەرازات بوون بە مەرج بخرێتە بەرنامەی کارەوە بۆوانی کە تایسەوە مافیان پێ نەدراوەوە کە ئاماژەت پێکرد بە ڕیارێکی ئەنجومەنی دادوەریە گەرەمانش تەنان مافیان پێ بدرێتەوە ڕەنگە بەشێکی لە سزادراوان هەر ئازاد بکرێن دەمەوێت بزانم ئێوە 2000 دەتانوێت چه اختیارێک یا چه پێشنیارێک پێشکەش بە سەرۆکایەتی پەرلەمان یاخود حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکانی بکەن بۆی کە ئەم فەوزایی کە ئێستا لەناو چاکسازیەکانە هەیە و ئەم قەرەباڵقیە هەیە ئارامتر ببێتەوە زیاتر ژینگەی چاکسازی لەناو چاکسازیەکانە لەبار بێت میکێ لەو گرفتە گەورانەی کە لەناو چاکسازیەکانە هەیە لە تەک ئەو بابەتانەی کە پێشتر ئاماژەم پێدا سزای سێدارەیە لە هەرێمی کوردستان 410 کەس ئەوەی کە زانیاری دوازانیاری منە 410 کەس لە هەرێمی کوردستان سزای سێدارەیە علمی جەنابتانە کە سزای سێدارە پرۆسەی چاکسازبوون نایگرێتەوە ئەمانە گرفتی گەورن لە ناو چاکسازیەکانە حکوومەتی هەرێمی کوردستان بە ناوی پاراستنی مافی مرۆڤ لە دوو قەوسە ئەم سزایە جێبەجێ ناکات ئەی بۆ ئەم سزایە بە پێی یاسا مەسەلا بۆ موئەبەد نایگۆڕێت بۆی ئەم کەسە شمول بکا بچێتە ناو پرسی چاکسازیەوە پرۆسەی چاکسازی ببینێت یا ئەوە تا ئەمانە جیاکەنەوە شوێنی حەوانەوەیان با لە شوێنێکی تایبەتمەند بێت کە هەمویان بەیەکەوە هەمان سزایان هەبێ نەک ئەمانە تێکەڵ کراون لەوە بزانم ئەو برایی کە لە چاکسازیەوە قسەی کرد وا باسی کرد علاساس من چۆن ئەوم باس کرد کە تێکەڵی هەیە بەڵێ تێکەڵی هەیە ئێمە بینیومانن سزای سێدارێکێکە لەو سزانی کە دابش کراون بەسەر هەموو قاعەکانە لە هەموو قاعەکان سزای سێدارە هەیە
تەوزیع کراون ئەمانە کە لەناو خەڵکێکن خۆیان ناومێت بوون لە ژیان مەئیوسن چارەنووسیان نادیارە بەردەوام لە باری دەرونێکی سەخت و ناخۆشان بەردەوام وا هەستەکەن ئیتر کۆتایی ژیانیانە و ئەوانە بۆ مەرگ حازر کراون ئەمە کاریگەری دروستەکە لە ناو قاعەکە هەمووی یعنی ئەمە گرفتی ترە بۆ ئەوانی ترکە لەگەڵ یا ئەژین و هەندێکیان لەوانە ئەتوان بڵێم نەخۆشی درێژخایەن و جۆرێک نەخۆشیان لەگەڵایە بوونەتە قورسایی بۆ بەشێکی تر لەوانی تر من خۆم بۆ خۆم بە چاوی خۆم بینیومە بەشێک لەو سزای سێدارانە کە تەمەنیان گەورەیە بوون بە ئەرگ لەسەر ئەوانی تر کە ئەبێ خزمەتیان بکەن و ئەبێ بۆ دکتۆر بیان هێن و بیان بن بۆ بنکە تەندروستێکە و زۆر جار پاکردنەوە و خزمەتکردنیشیانەکەن جا ئەمە پێویستەکات حکوومەت بەڕاستی ینی مەسلەی چاکسازیەکان بکات بە خەمی خۆی بیکا بە خەمی سەرەکی خۆی ئەبێ عیلاجی کات نابێ بەم شێوە بمێنێتەوە کاکاردۆ زۆر جوان ئاماژەیدا ئەگەر ئەم چاکسازیانە کە ناومان ناوە چاکسازی لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە فعلەن تا ئێستا خەڵک مەسلەی زیندان و سجنی لەبیر نەچۆتەوە لە سجنە چم بۆ سجنیا چکە هێشتا نەتوانراوە ئەو کەلتورە کە فعلەن ئەم کەسانە چاکساز ئەکرێن پرۆسی چاکسازی ئەنگرێتەوە عیلاج ئەکرێن لەوێ عیلاج نەکراون بۆ نمونە من باسی مادەی هۆشبەرەکەم کە ئێستا دەردێکی کوشندەی کۆمەڵایەتی زۆر خراپە تووشی تاکەکانی کۆمەڵگا بووە باسکردنەکەی مەبەستم لەوە نییە کە خەڵک بترسێنم لێ مەبەستم لەوەیە کە ئەبێ ئێمە ئاستەنگێک دروستکەین بۆی لەمە زیاتر لە کۆمەلگای کوردیا تەشەنە نەسەنێت تەسەورەکەیت لە سا 85 دۆسیەکانی دادگا لە پارێزگای هەولێر ئەو دۆسیانن کە مادەی هۆشبەرە لە شاری سلێمانی لە سا 65 دۆسیەکانی ئاسایشی سلێمانی لە سا 65 ئەو مادانن کە مادەی هۆشبەرە ئەمە گرفتی گەورەیە ئێمە لە یاسایەکمان دەرکردووە ساڵی 2020 کە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان پابند بێ پێوی کە سنتەری شیاندن دروست بکە بۆ ئەم مەبەستە ئەمانە وەکو نەخۆش مامەڵیان لەگەڵا بکە و پاکیان کاتەوە لە مادەی هۆشبەر ئایا تا ئێستا ئەوە 2 ساڵ و نیو تێپەڕیوە بەسەر دەرکردنی ئەو یاسایە هەنگاوەکان بۆ بنیادنانی سنتەرێکی شیاندن هەنگاوی بۆ نراوە ئەتوانیویانە ئەم مادە یاساییە کە لە یاساکە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی هێنای بۆ پەرلەمان لەوێ گفت و گۆی لەسەر کرا و پەسەند کرا حکوومەت توانیوێتی ئەم بڕگەی جێبەجێکە کە ڕۆحی یاساکەیە بەڕێی من ڕۆحی یاساکەی بۆی ئێمە بتوانین بەرەنگاری مادەی هۆشبەر و کارتێکارە عەقڵەکان بینەوە کەواتە ئەمانە جارێکیکە گرفتن بۆ ناو چاکسازیەکانیش بۆیە بە بڕوای من جەنابەت بە منت وتە چارەسەر چییە؟ چارەسەر یەکێک لەو چارەسارانە دروستکردنی ئەو سنتەری شیاندنەیە چارەسەرێکی تر ئەو سزای جێگرەوەیە چارەسەرێکی تر جێبەجێکردنی ئیفراجی شەڕتیە لەسەر هەموو ئەو دۆسیانەی کە توێژەری کۆمەڵایەتی و توێژەری دەرونی هەڵسەنگاندن بۆ ئەم سزادراوە ئەکا کە ئەم سزادراوە کە شیاوە بۆ کۆمەلگا بە ئەمانە ئیفراجی شەڕتیان بۆ بکرێ بڕۆنەوە ناو کۆمەلگاکەیان ئەبی تریشیان ئەوەیە سزای سێدارە یا ئەوە تا سزاکەیان بگۆڕێ بۆ موئەبەد یا ئەوە تا لە ناو چاکسازیەکان شوێنێکی تریان بۆ دروست بکرێت هەموو ئەوانەی کە سزای سێدارن لە هەرێمی کوردستان با بینایکی تایبەتمەند هەبێت بۆ ئەی مامەڵەی تایبەتمەند لەگەڵ ئەم جۆرە سزادراوانە بکرێت. زۆر باشە گوڵستاخان زۆر سپاس دەکەم لەوەی کە لە هەولێرەوە لەگەڵمان نبووی زۆر سپاس کاگەێت دوای کۆمنتی جەنابەت بزانم شارەسەر. وڵاهی من دەمێ کۆتایی قسەکەمەوە بێت کە ئێمان دێکشتەوە کاکاردۆ باسی کرد زۆر بە سادەی تێگەشتوازان کەسێک کە لەسەر مادەیەکی یاسایی حکمی خوار بخێتە چاکسازیە و لەوێ هەفتەی 11 گۆشت و مریشک و ماسی هەبێت وازان تاو ساردی و گەرمی هەیە و خەڵک زۆر بە سادەی لەم شتە تێگەشتەوە بەڵام بەڕاستی ئەوانەی کە لەوێن بەشێکی زۆریان قوربانین ئێمە زۆر جار ئەڵین کەمترین کات باسی جانە بە دەرونێک ئاکرێ ئەو کەسانەی کاکەونە زیندان هەر خودی ئەگەر تەعزیب و ئەشکەنجەش نەدرابێ خودی زیندان و دوورکەوتنەوە لە کەسوکار و دەستدانی ئەو کەسانی کە لە دەرەوە لەگەڵ یانا بۆ پیشە و کار و میهنە و سەرۆت و سامانەکەی ئەمانە تووشی زەبری دەرونی بوون ئەمانە پێویستیان بە خزمەتگوزاری دەرونی هەیە پێویستیان بە خزمەتگوزاری یاسایی هەیە بە بەردەوامی کە کاکاردۆ ئەزانێ گوڵستان خانیش ئەزانێ کە یاساکان پێویستە بەڕاستی بە جۆرە بن کە لەگەڵ بارودۆخی ئەمڕۆیە گونجاو بن لە زۆربەی وڵاتانی دنیا ئێستا بین کە سجن هەبوو لە هەندێک وڵات لەسەر خوێندنەوەی کتێبێک ساڵە لە مودەی حکومەتی کەمەکاتەوە بەڵام تا ئێستا ئەم شتانە لەم نیزامی کە کاکاردۆ باسی کرد هەر یاسایەکمانە یعنی یاسای نەکەتابەت بم بوارە بۆ ئومێد دەکەم کە چاویش پەژێتە سەر ئەمانە کە ئەوانیش دەوێت ئێستا
1275 کەس ئەی ئەبێت تۆ بیرێنە بەرچاوی خۆت چەندێک لەمانە مناڵیان چاوەڕێیانە چەندێک لەمانە خێزان و ژێر بۆ قوربانی ماڵ و مناڵەکەشی بوونەتە قوربانی سزا 100% وایە خۆواقع پێمانەڵێ یعنی خۆر خودی کەسەکە نیە من کەوتم کەسێک 50 کەس بەخۆیەوە سەرقاڵەکە ئەوە دایکی ئەو کەسەیە ئەوە پیرێژنەیەکە کە لە کەلار و کفریەوە هاتوو لە 4 و 5 بیانەوە دێ بۆ مواجهە تاکو 11 یورۆ لەوێ ئاوەستێ و چاوەڕێیەکە مناڵێکە کە دوای 6 ساڵ باوکی لە زیندان نەبین و نازانێت چۆنە یعنی بەڕاستی قوربانەکان هەندێک جار گریانی پێویستە ئەوەنە قورسە ئەوەندە سەختە چونکە ئەم کەسانە ژۆ گوتم ڕەنگە هەندێکیان بەوکو کاکاردەوەتی بە شتێکی زۆر بەسیتە مەرجی هەمووی ئەوەی کە لەوەیە کەس خەڵکی مواتێ گەشتووە بە حاڵاتی پلە دوو سیر کا و کەسێکی خراپ نەخێ بالعکس کەسی زۆر باشی تیا بۆ بەخوا خەڵکی تیا بۆ کتێبی دووسیوە و خەڵکی تیا بۆ لە مەجای ئاینیاشتی زۆر باشی کردو زۆر دەستڕەنگینی کردووە لە خوێندنا سەرکەوتووە لە زۆر بواری ترە بۆیە بەڕاستی پێویستی بە کارێکی هەمەلایانەیە وە گوتم تەنیا چاومان لەسەر ئەوە نەبێت کە زۆر جار باسی واکرێ لێبوردنیشی گشتی بە بەڵ لێبوردنی گشتیش باشی خۆی هەبوو و هەندێک جارەوانە تێبینیشە بۆ لەسەر هەندێک شتی بەڵام ومێ دەکەم کە دیدگای حکومت بۆم بابەتە گۆڕانکاری بەسەرابێت هەر ئەوەنی ئەو کەسە حکمی خواردو بێتە ناو زیندانەوە ئەی لە زیندانە چی لەگەڵا بکەین ئەو پرۆگرامە ئیسلاحی کە باسێکن چونکە ئێمە زۆر جاڵین کارکردن لەگەڵ ئینسانە ئالۆزەمە من بێم لەگەڵ یا دانیشتم تووشی زەبی دەرونی بۆ جەستاتی دەرونی بە تاک و بەکۆ لەگەڵ هەندێک ڕێکخراوی وەکو DHRD و چان و ئەمانە ئیشی لەگەڵاکەم ئینسان وەکو عملاتێکی ڕیخۆڵە شوێرە نیە بڵی بڕیم و جارێکی دەسە هەڵناداتەوە نەخێ ڕەنگە بەیانی بۆ هۆی ڕووداوێکەوە کە دەستدانی کەسێکی نزیکێتی لە دەرەوە کە دوورکەوتنەوە لە مناڵەکەی کە زیادکردنی حکومەکەتی بە ساڵێکی تر ئەمانە هەمووی دۆخی ئەو کەسە لە زیندانە تێگەدا جاری وایە مشکلەکە نەک بۆ خۆی بۆ خێزان بۆ ناو هۆڵەکەی بۆ ستافەکانی چاکسازی دروستەکە بۆیە من ئومێ دەکەم کە بە یاسایەک ئەم بابەتە ڕێک بخرێتەوەوانە یاسایە کە لەگەڵ ڕۆژگار و لەگەڵ پێداویستەکانی ئەمڕۆیان بگونجێ لە ئومێ دەکەم کە بەڕاستی بودجێکی تایبەت تەرقام بکرێت بۆ چاکسازەکان تا ئێستا گرفتی بودجە هەیە یعنی تەسەوەر کە تۆ زۆر جار بۆ کڕنی پێداویستێکی بەسیط دەبێت لە دەرگای چەند شوێنەکە دەی تاکو شتێکی بەسیط لە ڕێکخراوێک لە شوێنێک لە حزبێک شتێکی بەسیط پیاکەی و ستاف و خۆ بە شەریکە هەیە بەڕاستی لە ئاستی پێویستانەوەی کە من تێبینیم کردو لە سەررجەم چاکسازیەکانە بۆ ئومێ دەکەم کە هەندێک لەم شتانە بە یاسا بە بودجە بە پلانی حکوومەت وە پەرلەمان دەستبات بێ لەم بابەتە ڕێکخراوەکان بەڕاستی پێویستە کە ڕێکخراوە NGOکان هەوڵەکانیان چتر بکەون لەو چاکسازیەکاندا کە ڕەنگە تا ئێستاش لە ئاستێکی کەما بێ ئەوەندەی کە دی هەر 4-5 ڕێکخراوەندێن محاضراتی یاسایی دەرونی تەندروستی هەندێک شتیانە ئومێ دەکەم کە پلانەکان زیاتر بێت چونکە ئەوانەی کە لەوێن بەشێکی زۆریان وە گوتمان قوربانین خەڵکی زۆر باشیان تیا شایستەی گەڕاوەن بۆ کۆمەلگا ئەمە دەکەین کە پلانێکی جدی و کارکردن هەبێت لەگەڵمانە چەندە کەوت مشتی باشیشان لەگەڵا کراوە بەڵام ئینسان وجدانی و واقعی بێ ینی هەم باشەکان و هەم خراپەکانیش بڵین هیناشتی باشیشان بۆ کراوە لە دنیایەوە کاکاردۆ من دەمەوێت بزانم ئایا سزادرا و کە سزاکەی درایە و چووە ناو چاکسازیەکانەوە دەبێ حتمما مافی یاساییش هەیە پارێزراوە بێت بەڵام کاتێک کە ژن و مناڵەکەی دەبنە قوربانی ئەمە پێشێلی یاسایە لێرەیە یاخود نا ئەمە سروشتی باجی ئەو تاوانەیە کە یاوێتی دایکی براکەی مناڵەکەشی وەکە یەکدێر ئاماژێ پێکرد 11 ساڵ باوکی خۆی لە دەرەوە نبینیوە لە ماڵەکەی 26 ساڵ کەسێکمانەی 26 ساڵ ئێستێنم باسمانەوە نبینیەوە بۆ نمونە ئایا ئەمە ناوێ بنین چی ئەزانین چۆنە کاک جەلال ئێمە ئینسان کە گەشتە ڕادەی ئەوەی کە خۆمان پێڵێن حەدی ڕۆژت کە ئەهلی کاملی هەبوو توانی ڕاست و چەپی خۆی لە یەک جیاگاتەوە بەرپرسە لە هەموو کردەوەیەکی خۆی و بەرپرسیارەتی یاساییشی هێتە سەرشان لە دوای 18 ساڵەوە بەرپرسیارەتێکی یاسایی کاملی هێتە سەرشان کە هەر کردەوەیەک ئەیکات لە کردەوەکانی بەرپرسە بەرامبەر بە یاسا و لەبەر ئەوە کاتێک کە کەسێک سزا ئەدرێ ئەچێتە چاکسازی ڕاستە ماڵوم ناڵەکەی بن بە قوربانی بەڵام ئەمە خودی خۆی بووە ئەمەی کردووە ئەم کارەی کردووە و بووەتە هۆی ئەوەی کە ماڵوم ناڵەکەی ببن بە قوربانی بەڵام ئێمە بیرمان نەچێت کاتێککە کەسێک سزا ئەدرێ ئەچێتە ناو چاکسازیەکانەوە بە 7 ساڵ بە 6 ساڵ بە 5 ساڵ بە هەر مودەیەک لە مودەکار کە یاسای سزادانی عێراقی دایناوە ئەم کەسە تەنها حڕیەتەکەی مقەیەد دەکرێت تەنها ئازادەکەی مقەیەد دەکرێت نالایەنە ئینسانەکەی ئەمە ئینسانێتی خۆی لەدەست نایە ئەم کەسە مرۆڤە کامل مافەکانی تری هەیە کە من و تۆ هەمانە ئەو مافانەی کە بە قانون نەبێت لەسەری قەید کراوە سنووردار کرا بۆ نمونە ئەو کەسانی کە سزایان لە 5 ساڵ بەرەوسرە ئەو بەپی یاسا ئەبێ قەیمیان بۆ دامرێ و ناتوان تەسەڕف بە ماڵ و مڵکی خۆیانەوە بکەن بەڵام وەکو مرۆڤێک کامل ماف و کەرامەتی پارێزراوە بۆی هەیە ئاگای لە ئیخباری دەرەوە بێ بۆی هەیە پەیوەندی بە کەسوکارێ بکە بۆی هەیە کەسوکاری ببینێ بۆی هەیە پارێزەری خۆی هەبێ بۆی هەیە کاردۆ بینین تەنها سعاتێک لە هۆڵێک لە قەرەباڵقیەک ینی چی لەو مناڵاکەی کە 13 ساڵە باوکی خۆی لە باوشی باوکی خۆیان نەخەوتووە ئەزانی چۆ ئەمە لە هەموو وڵاتێک وایە بەڕاستی کەسێکە سزا ئەدرێ بە چەند ساڵێک زیندانیکردن وەکو وتم ئازادەکەی قەید دەکرێت ئازادەکەی سنووردارەکرێت ئەخەنە شوێنێکەوە
ئەم کەسە بۆ ئەوەی کە دوایەوە چاکساز بوو هێتەوە ناو ماڵ و مناڵی و بێگومان لەوانەیە ئەگەر ئەم سزایە نەدرێت فەلسفەی قانون لەوەیە قانون وا بیرەکاتەوە ئەم کەسەکە ئەم سزایە نەدرێت لەوانەیە زەرەرەکەی زیاتر بێ بۆ مناڵەکانی یعنی ئەگە ئەم سزایە بەسەر نەبا لە ناو چاکسازیە لەوانەیە زەرەرەکەی زیاتر بێ بۆ مناڵەکانی بۆیە قانون ئەم سزای بۆدانە بەڵام بەداخۆ وەکو وتم لەم سیستەمە و لەم شوێنەی کە ئێمە کاریتیاکەین و لەم ژینگە یاسایی و چوزانم کۆمەڵایەتی و شێواوی کە بەگشتی لەم شوێنەی کە بەگشتی ئاوایە وەکو جەناب دەڵی نازانم چاکسازی بابەتێکی ئەوەی نییە بڵێ قورسە بتوانرێت کەسێک کە ئەچێتە ناو چاکسازیەکانەوە بڵێ ئەتوانین بزەبت چاکساز بێت و بێتە چونکە بەڕاستی بەپێی ڕێساکانی ماندێلا ئەوەی کە پێی ئەوترێ لانیکەمی بنەماکانی نمونەی مامەڵەکردن لەگەڵ بەندکراوان کە ئەم ڕێزانەی ماندێلا لەنەتەوەی گرتوەکانەوەکو کۆمەڵی پرەنسیب دیاری کراوە بۆ ئەوەی کە کەسێک ئەچێتە ناو چاکسازیەکانەوە بۆ شێوە تەعاملی لەگەڵا بکرێت بەڵام بەڕاستی بۆ ئیمکانات و بەو خەمخۆری کە ئێستا ئێمە ئەبینین ناکرێت یعنی ڕوبعێکی ئەوەشی ناکرێت بەداخەوە زۆر باشە وەزارەتە پەیوەندیدارەکان لایەنە پەیوەندیدارەکان لەسەر باشکردنی ڕەوشی ناو چاکسازیەکان چ لایەنێکن لە ڕووی یاسایی و کێ بێ پرسیارەتی هەڵگرێت سەررجەم ئەو لایەنانەی کە بە حکمی ئەوەی کە لە هەرێمی کوردستانە تا ئێستا چاکسازیەکان سەر بە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیە بەرپرسی یەکەم لە ڕووی جێبەجێکردنەوە لایەنی حکومەت وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیە وەزارەتە پەیوەندیدارەکانی دیکەش وەکو وەزارەتی ناوخۆیە وەزارەتی پەروەردەیە وەزارەتی تەندروستی بەداخەوە ئێمە چاکسازیمان هەبووە لە هەرێمی کوردستانە لەم هەفتانەی دواییە بنکەی تەندروستیان بۆ داناون مع العلم کە خەڵکی تیا بووە نەخۆش بووە مناڵی تیا بووە نەخۆش بووە ژنی تیا بووە نەخۆش بووە بەداخەوە یەک تیژ بخەمە سەر یەک خاڵی تر ئەوەش من ئەتوانم بڵێم زوڵمێکە لە ژنان و مناڵان کراوە لە هەر سێ پارێزگاکە هەرێما چاکسازی بۆ پیاوان دروست کراوە تا ئێستا چاکسازیەک بۆ ژنان و مناڵان دروست نەکراوە لە هەرێمی کوردستانە کە مع العلم ئەوان احتیاجاتی تایبەتی خۆیان هەیە وەکو ژن وەکو مناڵیش بەداخەوە ئەوە تا ئێستا بیری لێ نەکراوەتەوە و بۆشیان دروست نەکراوە ئێستا قەیرانی هەرێمیشی بەسەرهات بڕواناکە بە 10 ساڵی تریش دروست بکرێت زۆر سپاس کاکاردۆ زۆر سپاس کاگەرەوە زۆر سپاس بۆ خان دەکەین سپاسانەکەین لەوەی کە لەگەڵماندا بوون ئازدان و خۆشەویستان سپاس بۆ هێشتا ئەم ساتە بینەرمان بوون تا بەرنامەیەکی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرین خواتان لەگەڵ